که خالد تبخوا اندام انجمن کامپی دو آلین سیاسی که لگت رنشتنه خلق جوی کامپی کوچبر بونه چونه دەست پێکێ دەب خێرهاتنا وەتکن و خێرهاتنا قەناتا ڕوودا و میهوانێ وێتکن بڕاستی وەکو ئیرۆ بیستێ حەزیرانێ ڕۆژە جیهانیە پەنابەرانە یعنی بهێڤینە ئەڤ ڕۆژ و چێ بوویەک و چارەسەریکش چ کریزێن پەنابەرارە و کریزێن و وڵاتە دەچێت بن ناودەژی کریزا سووری و وەرێ چارەسەرکردن ئەو بوو 12 ساڵ بڕاستی هیچ شتێک چێ نەبوویە کامپێژی خەڵکەک دەردکەوێ بڕاستی شکامپێژی دەردکەوێ و کەسێن و هەرێما کوردستانێژی پەنابەر دەبن دچنە وڵاتێنش دەرڤە چ درێ ڤیزارە بن رووسیا و بیلاروسیا چڕێن ئەستەمبۆلێ بێ چۆکەتە کەرەم کردی جەزائر و لیبیا دچن و ئەم ئەخبارێ وات بینن تالیژی وەکو ئەفگەمیاک و نۆق بووی نزیکە 700 کەسی تێدەیە 104 پێوە تەنێ تێدا ئەنقاز نەبوونە بەشێک جوانە کوردی ڕۆژاوای کوردستانێنە ئەف خەلکێ مەژی بڕاستی پەنابەر دەبنش بەر هێڤیە وانە نەمانە یعنی هێڤی نەمانە چمانێ شخوا ئەم سپاسیا حکومەتا کوردستانێت کن و ئەف 12 ساڵە ئەمەک و مهوان لێ دەرێ و دبێژنە مەژی ون وڵاتی خۆنە ون سەر خاکا خۆنە لێ تشتن گرێدایی هەنە بیوئنێ بە گرێدایینە بڕاستی پشتی یوئن ئەف 3 ساڵە ئاریکاری کێم کردن و ئاریکاری نەمایە تقریبان خالد ببورین ئەمێ بەردەوام بکەین چەند کەس جفر دەرکەتنە ئەسکارم بێژمەتە خیلالێ ساڵێکێدا یعنی 12 مانگانی زیکا 350 حتا 400 کەسی نهال کامپێ پەنابەر بوویە خێزانێ وا ڕئیس عائیلەتن ئەو پەنابەر بوویە چوویە گەیشتی ئەوروپا و هیچ تا هەنێک بڕێ دەژینە حتا لەم شەملێ خۆچێ بکەن گەلەکە بەێ هەر یەکی تەخمینەتە چند هزار دلار دايا حتى تخمينا من كيماي يعني 15000 دولار حتى 20000 دولار ددن حتى دقهنا ولاتين اوروبا قالك يعني مثلا خلق غازنات كي كارتنا براتنا اوتنا افقاس برا پیدا کردن افقاس برا نکیمه پره هاجی يعني خلقك جيب راستيش خورا كار كريا خويدا نوايا هم جي يعني اغلب وانا نپره وانا اغلب وانا يعني دين دكن كسوكارين خو هن خاني نواها بن عرض نوال روجاواها بن مخا بن دفروشن جبرت هيفي واد فقري ده نمانا ان بيجن ايرو 12 ساله براستي هيفي خلقه كيما نمايا فقري روجاواي كردستاني هم صدمين فرص الفيديجي كيم بونا هاري كاري كيم بونا براستي تخازن دركبنا منظمات ريكستن وكبري كارنا معنا بس قلقي كيمن يعني اد بيجم ايصال غاز هر سال غاز داويزستانا جمدي غاز ندان خیرخوازی که شریکا کار و بهاری کاریا خیرخوازیا برزانی صد لتر دابش کریا ج ملت را دبلیو اف عفوا یونیسیار آریکاری نکریا باش یعنی افسی سالا یونیسیار آریکاری ناکه خدمت ناکه امی ورن سر